بدعة هەر شتێکە کە لەژێر دائیرەی دینە جێگەی نابێتەوە، نە ئەوەی هەر شتێ پێغەمبەر نەیکردبێ صلی الله علیه وسلم بدعەتە، ئەو کەلیمەیە غەڵەتە، ئەو فکرە غەڵەتە. هەر شتێک لەژێر دائیرەی دینە جێگەی نابێتەوە. چونکە ئێمە جاری وایە هەر شتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیکردووە بەڵام لە چوارچێوەی دینە جێگەی ئەبێت. بە نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت زەکاتی نەداوە، خۆ زەکاتێکە لە واجبات، بەڵام لە چوارچێوە دائیرەی دینە جێگەی ئەبێت. یان ئێمە زۆر کات لە دین بەتاتی فقهی ئیسلامی بەشێکی زۆری قیاساتە. یعنی ئێمە مەسەلەن کەسێک یە تەلاقێک ئەخوا بە جۆرێک لە جۆرەکان هیچ حەدیثێکی لەسەر نەهاتووە، ئێمە ئیجتیهادی عولەما بەکارهێنین. ئەوە پێ ناوتێت تەلاقەکەی بیدعیە، کەلیمەکە وتوێتی بیدعیە، نە، چونکە دوو کەس نییە لەسەر زەویە تەلاقەکانیان وەکو یەک بێ، بەڵام کۆمەڵی یاسامان هەیە چێتە ژێر یاساکانەوە. لە عیباداتی شەهر ئاوایە، نەک معاملات. ئەمە هەندێک عیباداتمان هەیە کە قیاسات تێیە تەحەکوم ئەکا. بنمونە لە نوێژێکە غەڵەت ئەکەی، خۆ هەموو حەدیثەکان لەسەر غەڵەت هاتوون، چەند حەدیثێکی کەمن. جۆری غەڵەتەکانی ئێمە ئەنواع و ئەشکاڵن لە نوێژە، لە کامانە سوژدەی سەهوو ئەبەی، لە کامانە نایبێ، لەبەرەوە ئەڵێن لە چوارچێوەی دینە جێگەی نەبێتەوە، ئەچێتە ناو بیدعەتەوە. وەکو ئیبن جەوزی لە تەلبیس ئیبلیسە باسەکە ئەفەرمێ بیدعەت ئەوەیە کە مخالفەی شەریعەت ئەکا، مخالفەی شەریعەت. واتە ئێمە کۆمەڵە دەقمان هەیە ئەم بیدعەیە پێچەوانەی ئەو دەقانە ئەوەسێتەوە و کاتێ چێتە بابی بیدعەتەوە.